السلام عليكم ورحمة الله وبركاته. وأحصى كل شيء عدده همشتك لا أمزات سبحانه وتعالى بجمار آمار كراوة لا بشي دوي شوي قدر دسين خزمتي دو تابلويتر لبش يكم دا باسما لهندك وردكاري ناو صورتك كرت وك زنجيري وشكان لخودي صورتك دا وك دوباره بوونەوەی ئەم دەستەواژانە و کۆی وشەکاندا کرد. لەم ڤیددیۆیەدا باسی ئەم وشانە دەکەین لە خودی سوورەتەکە کە پەیوەندیان بە شەوی قەدرەوە هەیە و باز لە شەوی قەدر دەکەن و ئەم وشانەی کە باس لە شەوی قەدر دەکەن ئەمانە. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر إنا أنزلناه في ليلة القدر أم ليلة القدر أم ليلة لقل أم قدر كباز در شوي قدر دين أم دو شور دقري أولا آياتيك لآياتي دو وما أدراك ما ليلة القدر دیسان دەستەواژەی لەیلەة القدر کە لە ڤیددیۆکەیتری شاباسمان کرد سێ جار لەم سوورەتە دووبارە بۆیتەوە لەیلەة القدر ئەمەش وەردەگرین لەیلە لەگەڵ قدر. لەیلەة القدر خەیر من ئەلفی شەهر لە ئاەتی سێەم واتە ئاەتی یەکەم ئاەتی دووەم ئاەتی سێەم ئەم دەستەواژەیە لەیلە لەگەڵ قدر ئەم دوو وشەیە سێ جار دووبارە بۆتەوە واتە ئێستا کۆی وشەکان کردی بە 6 وشە. لآية تارم تنزل الملائكة والروح فيها أم فيها يا كبو شوي قدر دقرت كباز لشوي قدرة دين أم شيش وردقرين أو بو بحفتوشا. لآية بينجم سلام هي أم هي كدقرت ولا بو شوي قدر باز لشوي قدرة أم شيش وردقرين استا كوي أو شانا لكوي سيوشا كسورة قدر سيوشا کۆی سی وشە هەشت وشەیان باس لە شەوی قەدر دەکەن. ئێستا ئێمە دێین بەڕێزان کۆی ریزبەندی ئەم وشانە وەردەگرین لە خودی ئاەتەکە واتە ئینا ئەنزەلناه في لەیلەة ئینا یەکەمە ئەنزەلناه دووەمە في سێیەمە لەیلە چارەمە واتە زنجیرەی وشەی لەیلا لە ئاەتی یەکەمدا چارەمە ئەمە ڕقم 4 القدر دێ بەدوایە لەیلەة القدر قەدرش دەبێتە چەند پێنجەم واتە ئێستا ئێمە دوو وشەمان هەیە لەیلە و لەگەڵ قدر زنجیرەی لەیلە چارەمە و زنجیرەی قدریش پێنجەمە ئەمە لەم لای دوو وشە. لە ئاەتی دووەم وما أدراك ما ليلة القدر دیسان لەیلە و لەگەڵ قدر بەدوای یەکە هاتوون لە ئاەتی دووەمیشتا ڕیزبەندی لەیلا لە خودی ئاەتەکە لە ئاەتی دوو چارەمینە و قدریش پێنجەمینە واتە ئاەتی یەکەم لەیلا لەگەڵ قدر چوارەم و پێنجەم بوون لە ئاەتی دووەمیش بە هەمان شێوە چارەم و پێنجەمن. ئێستا ئێمە چار ژمارەمان هەیە 4 و 5 4 و 5 دێنە سەر ئاەتی سێەم وما أدراك ما ليلة القدر أما آيات دوم بو آيات سيم ليلة القدر خير من ألف شهر ليلة لقل قدر لآيات يكم دوم رزبندي أم دوشيت شارم و پێنجەم بو بەڵام لە ئاەتی سێەم ژمارەکان پێشکەتن لەیلە بوو بە یەکەم و قەدریش بوو بە دووەم واتە ئێستا ئێمە 6 ژمارەمان هەیە لە ئاەتی یەکەم 4 و 5 لە ئاەتی دووەم 4 و 5 لە ئاەتی سێم 1 و 2 لە ئاەتی چارەم تەنەزەل الملائكة والروح فيها رزبندي فيها لخودي آيتك چارەمین وشەیە کەواتە ئەم ژمارەش وەردەگرین ئێستا بوو بە 7 ژمارە. لە ئاەتی پێنجەم سەلام هي واتە ڕیزبەندی هي لە خودی ئاەتەکە بوو بە چەند دووەم وشە ئەم دووەش وەردەگرین. ئێستا ئێمە هەژ وشەمان وەگرت لە سوورەتەکە وەک باسمان کرد ئێستا ڕیزبەندی ئەم هەژ وشەیەش لە خودی ئاەتەکاندا ڕیزبەندەکانمان وەرگرت و کۆی ژمارەکانش بوو بە 8 ژمارە. ئەگەر بین ئێمە ئەم 8 ژمارەکە ئێمە وەرمانگرتووە 4 5 4 5 4 و لەگەڵ 1 و 2 ئەم 8 ژمارەیە سبحان الله یەکسانە بە 27 کە
ئەمەش خۆی لە خۆیدا ئاماژەیەکە لە بۆ شەوی قەدر کە شەوی 27مینە. دووەم بەڕێزان کۆی ئەو وشانەی سوورەتی قەدر سی وشەیە و سێ جار وشەی لەیلە دووبارە بۆتەوە. لەیلە وشەی لەیلە یەکەم ئیننا ئەنزەلناه فی لەیلەتول باشە ئەمە ڕیزبەندی یەکەمە چوارەمینە. اینجا وەما ئەدراکە ما لەیلەتول دیسان ئەمەیان نۆیەمینە واتە لەیلەی دووەم لە خودی سوورەتەکە ڕیزبەندی یەکەمینیان چەندە چارەمینە ئیننا ئەنزەلناه فی لەیلەتول ئەمە چار ئەوجە دەڕۆین قەدر وەما ئەدراکە ما دیسان لەیلەتول ئەمە نۆیەمینە لەیلەی دووەم لە ئاەتی دووەم لەیلەتول قەدر ئەمە بوو بەدا لەیلە دیسان لە ئاەتی سێم لە سەرەتای ئاەتی سێم دیسان بە لەیلە دەست پێ دەکات واتە 11هەم زنجیرەی لەیلە یەکەم چارەم بوو زنجیرەی لەیلەی دووەم نۆیەم بوو و زنجیرەی لەیلە سێمیش 11هەم بوو کۆی ئەم سێ ژمارە وەک باسمان کرد لە سێ ئاەتیشدا هاتووە ئەمەش خۆی لە خۆیدا کۆی ئەم چار ژمارەیە 4 و 9 و 11 و سێ ئەمەش یەکسانە بە 27 کە ئەمەش دووبارە بۆ خۆی ئاماژەیەکە بۆ شەوی قەدر بۆی بەڕێزان وأحصى كل شيء عددا هەموو شتێک لای ئەم زاتە سبحانه وتعالى بە ژمارە ئامار کراوە. بینە بەر چاوی خۆتان بەڕێزان ئەگەر بێت و سوورەتی قەدر هەفت با بڵێن سی وشە نەبات سی و یەک وشە بە ئەسڵم 5 ئاەت نەبا 6 ئاەت بە یاخود 4 ئاەت بە ئێستا ئەم حیساباتانە هەموو زەربی سفر دەبەوە چونکو بابەتی ژمارە زۆر حساسە لەگەڵ زیادبوون و کەمبوونی هەر ژمارەیەک ئیتر ئەنجامەکە تێک دەچێت. بۆیە تا تابلۆیەکی تر و ڤیددیۆیەکی تر ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.